سڵاوتان لێ بێتوەم کاتتان باش بینەرانی خۆشەویست لە خزمەتاندان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەمە سەرەتا سەردێری چەند هەواڵ کۆبوونەوەی خانشینکراوانی تامینی اجتماعی لە کرماشان و چەند شاری دیکە خۆبواردنی وریشا مرادی لە جەلسەی دادگاییکردنی لە تاران گوشاری تڵاعاتی کۆماری ئیسلامی بۆ سەر سولماس حەسەنزادە بەشداری بەرینی خەڵک لە کۆنتڕۆڵکردنی ئاگری دارستانەکانی سەلاسی باوەجانی خۆپیشاندانی کوردانی ئەڵمان بۆ پشتیوانی لە شەریفە موحەممەدی و پاخشان عەزیزی شەڕ و پێکدادانی قورس لە نێوان گریلاکانی پەکەکە و ئەرتشی تورکیا لە ئامێدیا و کۆبوونەوەی خانشینکراوانی فولاد لە مازەندەران. درێژی هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوانی تامینی اجتماعی لە کرماشان و چەند شاری دیکە ڕۆژی یەکشەممە چواردەی گەلاوێژ خانشینکراوانی تامینی اجتماعی لە کرماشان و شوش ئەهواز و تاران دژ بە دۆخی خراپی معیشەتی کۆبوونەوە. خانشینکراوانی تامینی اجتماعی یەکشەممەی هەموو هەفتەیەک دژ بە دۆخی خراپی معیشەتی ناڕزایەتی دەرابڕن. خانشینکراوان بە وتنەوەی دروشم خوازیاری ئازادی شەریفە موحەممەدی و پەخشان عەزیزی بوون و ڕایانگەیان تاو کاتەی داخوازیەکانیان جێبەجێکرێت درێژە بە کۆبوونەوە ئادان. ناڕازیان خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و هاوسانسازی حەقدەست بوون. خۆبواردنی وریشا مرادی لە جەلسەی دادگاییکردنی لە تاران وریشا مرادی بەندکراوی سیاسی ڕاگیرا و لە زیندانی ئێڤین ڕۆژی یەکشەممە چواردەی گەلاوێژ لە جەلسەی دووهەمی دادگاییکردنی بەشداری نەکرد و نامەیەکی بۆ ڕایگشتی بڵاو کردەوە. وریشا مرادی لە نامەکەیدا کۆماری ئیسلامی هاوسەنگی داعش و وەسف کرد و ڕایگەیان هەر ئەو جۆرە داعش سەری خەڵکی ئەبڕی کۆماری ئیسلامی سەری خەڵک لە سێدار عادات. ئەو بەندکراوە سیاسیە لە نامەکەیدا وێڕای مەحکومکردنی سزای سێدارەی شەریفە موحەممەدی و پەخشان عەزیزی ئاماژەی بەترسی ڕژیم لە سەرهەڵدانی خەڵک و چالاکانی کرێکاری سنفی ژنان و خوێندکاران کرد و وتی ڕژیم شەرعیەتی لە دەستاوە و دەیەوێت لە ڕێگەی سەرکوتی وەحشیانەوە خۆی بەهێز نیشان بدات لە حاڵێکدا لە دەروونەوە ڕۆخاوە. وریشە لە کۆتایی نامەکەیدا چاوێکی خشاندووە بە ژیان و چالاکیە مەدەنی و سیاسیەکانی و ڕایگەاندووە کە قەت پەشیمان نییە کە لە کۆمەڵگای پیاوسالاری ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا مۆمێکی بۆ ڕووناکی داگیرساندوێت و بەرگری لە مافی ڕەوای ژنانی ئەو ناوچەیە کردووە. ناوبرا و هەروەها باسی لە چۆنیەتی دەست بەسەرکران و ئەشکەنجە و ئازاری لەلایەن هێزەکانی حکوومەتەوە کردووە و ڕایگەاندووە کە فکریەتی دژەژنی دەوڵەتی ئیسلامیەکانی ناوچەکە هیچ جیاوازیەکی لەگەڵ داعش و ئەلقاعیدە نیە و تەنیا ڕێگەی سەرکەوتن کۆڵەدان و درێژەدان بە خەباتە. گوشاری تڵاعاتی کۆماری ئیسلامی بۆ سەر سولماس حەسەنزادە سولماس حەسەنزادە خوشکی نەمر محەممەد حەسەنزادە لە گیانبەخکردوانی شۆرشی ژینا کە لە ڕێکەوتی نوێی گەلاوێژی ئەمساڵ دەست بەسەر کرابوو لە زیندانی ورمێ خراوەتە ژێر گوشار و ئازارەوە. بەپێی راپۆرتی کەمپینی بەرگری لە بەندکراوانی سیاسی و مەدەنی ماوەی 5 ڕۆژە سولماس حەسەنزادە لە مافی پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ بنەماڵە و دەسڕاگەیشتن بە پارێزەر بێبەش و مەئمورانی ڕژیم بە مەبەستی وەرگرتنی دانپێدانانی زۆرەملێ ناوبراویان خستوتە ژێر گوشار و هەڕەشەیان لێ کردووە. شانی باسە کە بنەماڵەی دادخوازی حەسەنزادە پێشتریش لە بڕواری چواردەی خەرمانانی 1402 لەلایەن تڵاعاتی بۆکانەوە بانگێشت و لێپرسینەوەیان لێکرابوو. ئەمجارە هێزە ئەمنیەتیەکان دەستیان بەسەر کەلوبە لە شەخصیەکانی سولمازدا گرتووە و ڕێگە نادەن بنەماڵەکەی چاویان پێ بکەوێت. بەشداری بەرینی خەڵک لە هەڵمەتی کۆنتڕۆڵکردنی ئاگری دارستانەکانی سەلاسی باوەجانی بەپێی ئەو ویددیوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە خەڵکانێکی زۆر لە شارەکانی دیکەی کوردستانەوە خۆیان گەیاندووەتە سەلاسی باوەجانی و پاش 3 ڕۆژ توانیویانە ئاگرەکە کۆنتڕۆڵ بکەن. بەوتەی چالاکانی مەدەنی 3 ڕۆژە دارستان و مێرگی سەلاسی باوەجانی لە ئاگردا دەستوتێت. بەڵام ناوەندە پەیوەندیداریەکانی ڕژیم هیچ بایەخێکیان پێنەداوە و تەنیا خەڵکی خۆبەخش بەهانای ژینگە دۆستانەوە هاتوون. لە ماوەی 3 ڕۆژی ڕابردوودا 10 هێکتار دارستانی سەلاسی باوەجانی سوتەوە و سەدان بوونەوە لە ناوچوون و زیانەکان لە کوردماوەدا قەت قەرەبوون ناکرێتەوە. خۆپیشاندانی کوردانی ئەڵمان بۆ پشتیوانی لە شەریفە موحەممەدی و پەخشان عەزیزی
ڕۆژی شەمە 13 گەلاوێژ کۆمەڵێک لە کوردستانیان و دۆستانیان لە شاری کۆڵنیاڵمان گرتبوونەوە و لە کۆبوونەوەیەکی ناڕزایەتیدا سەپاندنی سزای ئەعدامیان بەسەر شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی بە توندی شەرمەزار کرد. ڕۆژی شەمە کوردستانیان هاوکار لەگەڵ ئاڵمان لە سوید ببورن سوید، دانمارک، فەرەنسا، بلژیک و هۆلەند کۆبوونەوەی هاوشێوەیان دژ بە کۆماری ئیسلامی بەڕێوەبرد. بەشداربوونی ئەو کارزارە بە بەدەستەوەگرتنی وێنەی ژنانی محکوم بە ئێدام، خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارە و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. شەڕ و پێکدادانی قورس لە نێوان گریلاکانی پەکەکە و ئەرتشی تورکیا لە ئامێدیە. بەیانی ڕۆژی یەکشەمە 14 گەلاوێژ شەڕێکی قورس لە نێوان گریلاکانی پەکەکە و ئەرتشی تورکیا لە ناوچەی ئامێدیە دەستی پێکرد و چەند کاتژمێری خایان. بەپێی ئەو ویدیوانەی لە تۆڕ کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە، ئەرتشی تورکیا پاش هێرشی گریلاکانی پەکەکە بۆ سەر هێزەکانیان ناوچە شاخاویەکانی ئامێدیە بە چڕی بردومان کرد و ئاگرێکی گەورە لە پوش و پاوەنی ناوچەکە کەوتووەتەوە. شانی باسە کە هێشتا زیانەکانی ئەو تێکەڵچوونە چەکداریە نەزانراوە. ناڕزایەتی کرێکارانی لەسەر کاردەرکراوی معدەنی تیتانیۆمی کەهنوج. ڕۆژی یەکشەممە 14 گەلاوێژ کرێکارانی لەسەر کاردەرکراوی معدەنی تیتانیۆمی کەهنوج بۆ جارێکی دیکە لە ئاز ناڕوونی چارەنووسی پیشەیان ناڕزایەتیان دەربڕی. بە پێی زانیاریەکان لە ماوەی یەک مانگی ڕابردوودا 60 کرێکاری شاغڵ لە معدەنی تیتانیۆمی کەهنوج لەسەر کار دەرکراون. بەوتەی کرێکاران بەڕێوەبەرەتی شرکەت بەڵێنی دامەزراندنی 700 کرێکاری بوومیاندا بوو، بەڵام ئێستا زۆربەی کرێکاران خەڵکی شارەکانی دیکەن و بەرپرسانی شرکەت دەستیان داوەتە بێکارکردنی کرێکارانی بوومی. کرێکارانی ناڕازی بە کۆبوونەوە لە بەردەم دەفتەری شرکەت خوازیاری گەڕانەوە بۆ سەر کار بوون. کۆبوونەوەی خانشینکراوانی فولاد لە مازەندەران. خانشینکراوانی فولادی مازەندەران ڕۆژی یەکشەممە 14 گەلاوێژ لە ئاست جێبەجێنەکردنی داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. خانشینکراوانی سەنعەتی فولادیێران خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست، پێدانی مەزایە دواخراوەکان، هاوسانسازی حەقدەست، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، گەڕانەوەی سربەخۆیی بە سندوقی خانشینی کرێکارانی فولاد و هەڵوەشاندنەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانشینی بوون. ناڕزایەتی خەڵکی میناب لە ئاست کوشتنی سوختبەران. ڕۆژی یەکشەممە 14 گەلاوێژ خەڵکی شارستانی میناب لە ئاست کوشتنی سوختبەران لەلایەن ڕژیمەوە خۆپیشاندانیان کرد و جادەی میناب بۆ بەندەر عەباسیان داخست. ڕۆژی شەممە بەهۆی ڕاودونانی سوختبەران لەلایەن هێزە ئینتیزامیەکانی میناب 2 ئۆتۆمبیلی سوختبەر بەریەک کەوتن. لە ئەنجامی ئەو ڕووداوەدا 5 کەس لەوانە 2 سوختبەرگیانیان لەدەستا و چەند کەسی دیکەش بریندار بوون. ڕۆژی یەکشەممە خەڵکی میناب بە داخستنی جادەی بەندەر عەباس و وتنەوەی دروشم دژ بە کۆماری ئیسلامی خوازیاری کۆتایی هێنان بە کوشتنی سوختبەران بوون. ئازاری بەندکراوان لە زیندانی تارانی گەورە. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، مامورانی زیندانی تارانی گەورە لە ناردنی بەندکراوانی نەخۆش بۆ نەخۆشخانە خۆ دەبوێرن. بەپێی ئەو راپۆرتە بەندکراوانی زیندانی تارانی گەورە لە دەستڕاگەیشتن بە ئاوی گەرم و بێهداش بێبەشکراون. بۆ بۆنەوە نەخۆشی لە نێوان بەندکراوان بڵاو بۆتەوە و بەرپرسانی زیندان لە ناردنی زیندانیانی نەخۆش بۆ نەخۆشخانە خۆ دەبوێرن. هەروە سیستمی ساردکەرەوەی زیندان بە ئەنقەز کوژێندراوەتەوە و بەرپرسانی زیندان لەو ڕێگەوە ئازار و ئەشکەنجەی بەندکراوانەدەن. بڕینەوەی حکمی 6 ساڵ زیندان بۆ مەریەم مهرابی لە ئیسفەهان. لە قیەکی دادگای ئینقلابی ئیسفەهان مەریەم مهرابی خوشکی مەحموود مهرابی بەندکراوی سیاسی محکوم بە ئەعدامی لە دادگایەکی شاراوەدا بە 6 ساڵ بەندکران سزادا. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤ ئێران ڕۆژی سێشەممە 9 گەلاوێژ لە قیەکی دادگای ئینقلابی ئیسفەهان بێ ئاگاداری بنەماڵەی مهرابی ئەو خوشکە دادخوازەی بە تۆمەتەکانی هاندانی خەڵک بۆ توندوتیژی، تێکدانی ئارامی و ئەمنیەتی گشتی و تەبلیغ دژی نظام بە 6 ساڵ زیندان سزاداوە. شانی باسە کە مریەم مهرابی دڵجێسەی دادگاییکردنیدا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و مافی بەرگری لە خۆی بێبەشکراوە. دووە هەواڵمان سەبارەتە بە لە سێدارەدانی 2 بەندکراو لە زیندانەکانی تەورێز. بەیانی ڕۆژی یەکشەممە 14 گەلاوێژ 2 بەندکراو بە ناوەکانی حوسێن ساڵحی تەمەن 30 ساڵ و
مرتزا سیفزاده تەمەن 37 ساڵ لە بەندیخانەی تەورێز لە سێدارەدرا. بەپێی راپۆرتەکان ئەو دوو بەندکراوە پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئێعدام مەحکوم کرابوون. لە هەواڵێکی دیکەدا 16 بەندکراوی مەحکوم بە ئێعدام لە زیندانی قزل حیساری کەرەج بە مەبەستی جێبەجێکردنی حکومەکەیان ڕەوانەی بەندی تاکە کەسی کراوە. بینەرانی عەزیز هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد بشین.